بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم يا ربي اجعل أعمالنا هذا خالصا لوجهك العظيم، ولا تجعل لأحد فيه منه شيئا يا أكرم الأكرمين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. بەڕێزان خۆشەویستان، گەنجولاوە بەڕێزەکان، زانست خوازان، ئەی ئەهلی قورئان، خۆشەویستانی خوا و پێغەمبەر و قورئان، السلام عەلەیکم ورحمة الله وبركاته. خۆشحاڵ و شادومانین لە زنجیرەیەکی تر لەو زنجیرە بابەتانەی بە ناوی زانستەکانی قورئان. بەڵێنماندا دوو زنجیرەی وەکو پاشکۆ پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین وەکو خەڵات. زنجیرەی ڕابردوومان باس کرد لەسەر هەندێک بابەتی گەرینگ و پەیوەست بە ئوسوول و تەفسیر، بە بابەتی قورئانی پیرۆز و ئەو بابەتانی پەیوەندی بە تەفسیری قورئانی پیرۆز هەیە. لەو زنجیرەی ئەوڕۆ بەویست و یارمەتی خوای گەورە و بە پشتیوانی خوای گەورە باسی تەفسیر دەکەین. یعنی کاتێک کە کەسێک بیەوێ شارەزایی لە تەفسیر هەبێ، ئەگەر کەسێک بیەوێ وەکو مامۆستایەک لە شوێنێک وانەیەک بڵێتەوە، دەرس بە چەند قوتابیەک بڵێ، یاخود کەسێک بیەوێتە لە ناو گوڵ و گوڵزاری تەفسیرەکان بەگشتی بگەڕێ، کام تەفسیر هەڵبژێرێ بیکا بە مەنهەجی ژیانی و سوود و قازاندی لێ وەربگرێت و بە چ پێوەرێک بزانیت و ئاگادار بیبرێ ئەو تەفسیرە تەفسیرێکە بەڕاستی خەتەرناچی هەیە، تەفسیرێکی باش نییە، بەدەست نووسراوە، ئینسان خۆی لێ بپارێزتن. بەڕێزان و خۆشەویستان، تەفسیر ئەو بابەتەیە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا کە قورئانی دابەزاندووە. یەکێک لە هەدەفی قورئان ئەوەیە کە قورئان ڕۆنکەرەوەیە، واتە خوای گەورە دەفەرموێ یەکێک لە صیفەتی قورئان تیبیانە لیکولی شەیء، واتە ڕۆنکەرەوەی هەموو شتێکە. هەروەکو خوای گەورە خۆی سوبحانەه وتەعالا ئاەتەکانی ڕۆن کردەوە، یعنی خوای گەورە خۆی وەکو تەفسیرێک هەندێک بابەتی ڕۆن کردەوە لە قورئانی پیرۆز ڕۆنی کردەوە. مەسەڵەن بۆ نمونە دەفەرموێ القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث. حتى كوتاي أو سورة هموي تفسير القارعة، يعني الحاقة ما الحاقة وما أدراك ما الحاقة. عند خداي گەورە لە چەندین ئاەتی دوور و درێژ وەصفی ئەو حاقەی دەکا کە ناوێکی ڕۆژی قیامەتە، مەبەز لە ئەلحاقە چییە؟ یاخود خوای گەورە سوبحانەه وتەعالا لە قورئانی پیرۆز دەفەرموێ اهدنا الصراط المستقيم. هەر خۆی خوای گەورە سوبحانەه وتەعالا لە ئاەتی دوای ئەو ئاەتە دەفەرموێ صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. لە دواییدا خوای گەورە هەمان ئەو ئاەتە صراط الذين أنعمت عليهم چێن؟ ئەوانەی کە خوا نیعمەتی لەگەر کردوون. لە سوورەتی دیسا خوای گەورە جارێشتر تەفسیری ئەومان بۆ دەکات و دەفەرموێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. هەمان ئەو ئاەتەی ئیهدینا الصراط المستقيم خوای گەورە سوبحانەه وتەعالا تەفسیری دەکاتەوە بە ئاەتێشتر. وإنك على صراط مستقيم. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ وإنك لتهدي إلى صراط مستقيم. أي محمد صلى الله على محمد، تۆ ڕینمونی خەڵک دەکەی لە بۆ صراط المستقيم. صراط المستقيم چییە؟
صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض بريتيا لو صراط ريقا راستي كوا ڕێگای ڕاستی خوای گەورەیەکەوە عرض و ئاسمانەکە لە ژێری سەڵاتی خوای گەورەیە هەمان ئەو سیڕات المستەقیمە خوای گەورە تەفسیری دەکا لە ئاەتیشتر وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي ئەو کۆمەڵە ئاەتە هەمووی تەفسیرێکی زۆر جوانمان لۆ دەکا کەواتە گەورەترین و باشترین و چاکترین تەفسیر ئەوەیە کە خوای گەورە خۆی سبحانه وتعالى تەفسیری ئاەتەکانی کردووە ڕوونی کردەوە بۆیە بە هەمان شێوەش پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تەفسیری قورئانی کردووە سەحابەکان هەندێکیان تایبەتمەند بوونە متەخەسیص بوونە لە تەفسیری قورئان وەکو ئیبن مەسعود وەکو عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ وەکو ئوبەی کوڕی کەعب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەوانە هەمووی سوارچاکی مەیدانی تەفسیر بوونە لە تابعین بە هەمان شێوە کەواتە بەڕێزان و خۆشەویستان تەفسیر علمەکی نوێ نییە کۆنە وە گرنگترین و پیرۆزترین و بەسوودترین علمی تەفسیرە واتە علمی تەفسیری قورئانی پیرۆزە بەڕێزان و خۆشەویستان تەفسیر بەگشتی دوو زۆری هەیە تەفسیرێکمان هەیە پێی دەوترێ التفسير بالمأثور دوام زوري تفسير التفسير بالرأي تفسير بالمأثور وات تفسيري أو تفسيري كوا بالمأثور مأثور معنايتيا وات أهمو أوشتاني كوا لقرآن بيروس ياخد يعني بآيات قرآن بيروس ياخد أو تفسيري بالبش بسنتي بيغمبر صلى الله عليه وسلم همو زورة كانت سنة وهروها أو تفسيري كوا بالبش بقصي أو صحابة وتابعيناني كوا حتى سدي سيم أو تفسير بيدوتري التفسير بالمأثور وهذا تفسير قرآن بقرآن تفسير قرآن بالسنة بيغمبر صلى الله عليه وسلم وتفسير قرآن بأقوال ئەو تابعین و زانە بەڕێزانەی کەوا بە تایبەتی ئەوانەی کەوا لە سەدەی سێیەمدا ژیان و لە سەدەی زێڕیندا بوون وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاهیدی لە بۆیان دایە چاکترین تەفسیر ئەو تەفسیرەیە کەوا تەفسیری بالمەأثور بی تەفسیرێکی زۆر مبارەکە تەفسیرێکی زۆر چاکە ئینسان بتانی تەفسیری بالمەأثور بەڕاستی لە تەفسیرە کۆنەکان الدر المنثور في التفسير بالمأثور أو يشيك لو تفسيرانا إمام ثعلبي رحمة خوای لەسەر بێتن تفسير قرآن بقرآن ئیسەردەمی ئێستا تفسیرەکانی سەردەمی ئێستا معاصر ئیمامی شەنقیطی رحمة خوای لەسەر بێ تفسیرێکی هەیە بە ناوی أضواء البيان في تفسير القرآن بالقرآن واتا يعني تفسير القرآن بقرآن يعني شن كدري بقرآن واتا بقرآن السنة وهروها أقوال الصحابة وتابعين كان أو طبعا تفسيرة عربية سن مجلدة تفسيرة زوزر بسنجو جرينجو مهمة لا تفسير كردية كان تفسيري بالمأثور تفسيري توحيدي هي ما عبد القادر توحيدي تفسير كان زيادة التفسير بالمأثورة أو جيتك لو تفسير جرينجو باشاني لكردية كان استفادة ليه كريم أو زورية كان أو دارا تفسيري بالرأي واتا كدرين بالرأي أويش دفت دوزور تفسيرك مانا يكسك تفسيري دكا بالرأي بلام تصر رأيك بالرأي المحمود واتا الرأي شي بسند جوان معناه بالرأي أو كسدي تفسير قرآن كدك بقرآيات قرآن لدواي دب فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم وبأقوال أصحاب تابعين إنزا بالبشت ديتن زياتر آيات وشكان رون دكاتوا پاڵپشت بە بنەما علمیەکان و زانستیەکان کە دێن لە دوایەدا ئەو علم و زانستانەی کە پێویستە لە بۆ کەسی مفەسیر هەیبیتن ئەوە تەفسیر بالرأیە تەفسیری زۆر چاکە تاوان تەفسیر بالرأی زۆربەی زۆری تەفسیرەکانی کە ئێستا هەیە تەفسیر بالرأیە مثلا لۆ نمونە تەفسیری إمام كشاف إمامي زمخشري تفسيري بحر المحيط تفسيري كشاف وش قلت من تفسير أو تفسير يعني كي زود بي زورينان طبعا تفسيري بالرأي بلان بالرأي المحمود
زۆریش ترمان هەیە لە تەفسیر، ئەویش التەفسیر بالرأی المەذموم، واتە کەسێک تەفسیری قورئان دەکا بەڵام ڕەئیەکانی ناپەسەندە، لۆ ناپەسەندە. کەسێک دێ تەفسیری قورئان دەکا بە هەوا و ئارەزووی خۆی، بە بێگەڕانەوە لە بۆ سەرچاوەیەکی علمی، حتى ئاەتی قورئانیش هەیە ناچی ئاەتەکەی تەفسیرکە بە ئاەت، لا دەدا ئاەتەکەی، تەفسیرەکەی تەفسیر ناکا بە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەگەر ئەوەی حەدیسی پێغەمبەریش هەیە، ڕەئی خۆی هەوا و ئارەزووی خۆی بەکاردەینی. طبعا لە هەموو تەفسیرێک خەتەرناکتر لە بۆ ناو ئومەتی مسلمانان ئەویش تەفسیرە شیعیەکانە، خوا پەنامە بدە. هەر ئاەتێکی دەرێ حتى دەرێ وەالضحى دەرێوە لەگە ئیمامی عەلیتی، والليل إذا سجى یەکەوسە دەرێوە لەگە ئیمامی عومەریتی، یعنی خوا پەنامە بدە، چونکە شەو تاریچیە و ناخۆشیە. اینجا بەو شێوەیە دێن لە هەر ئاەتێک کە باز بکە هەموو چاکەکان دەگەڕێنەوە لە بۆ ئیمامی عەلی، لە بۆ 12 برین ئەئیمەکان، حتى دەرێن ئین عدة الشهور في كتاب الله 12 شهرا، دەرێن ئەوە لەگە ئەئیمەی 12 والحاصل منها 4 حرم، دێن دەرێن ئەو چارش مەقسەدی پێ ئەو چار ئیمامە گەورەکەیە. کەواتە لێرەدا ئەو نەوع تەفسیرانە بە هەوا و ئارەزووە، بە هیچ نەوعەک ئینسان دەبی ئاگادار بیتن، ئەوە بالرأي المەذمومە ئینسان دەبی ئاگاداری بیت و بەڕاستی تەفسیرێکی زۆر خراپە ئاگادار بی. بەڕێزان خۆشەویستان، طبعا هەندێک بنەما هەیە لە بۆ کەسی مفەسیر کە تەفسیری قورئان دەکاتن. یەک لەو شتانی کە زۆر گرنگە ئەو کەسێک کە تەفسیری قورئان دەکات و هەروەها ئەو تەفسیرەی کە دەیخینیەوە زۆر میهمە عەقیدە و بیر و باوەڕی ئەو کەسی مفەسیر، یعنی کابرا دەبی عەقیدەی ئەهلی سونە و جەماعەی هەبی، دەبی کەسێک بێ عەقیدەی صالحی هەبی، دەبی کەسێک بێ عەقیدەکەی بەڕاستی عەقیدەی دروست بیتن، هیچ شەک و شوبهە و گومانێک نەبی لەسەر عەقیدەکەی، لە فیڕەقی ضالە نەبیتن، لە متبعی قورئان و سنت بی، لەگەر ئەهلی سونە و جەماعە بی. ئەو خاڵە زۆر گرنگە. خاڵی دووەم لە بۆ ئەو کەسێک کە تەفسیری قورئان دەکاتن، بۆکو بنەمای تەفسیری قورئان دەبی ئەو کەسە ئەهلی علم بیتن، واتە علمەکی تەواوی هەبی بەچی؟ یەک لەوانە علمی هەبی بە عەقیدە، بابەتەکانی عەقەدی، دووەم علمی هەبیتن بە بابەتەکانی ئاەتەکانی قورئان، شارەزایی لێ هەبی. طبعا ئێستا دێین ئەو علوم و زانستانەی کە پێویستە لە بۆ ئەو کەسێک کە تەفسیری قورئان دەکات. یەکەمیشت یەکەم زانست دەبێ علمی هەبی بە عەقیدە، بزانی مثلا بۆ نمونە ئەسماء و صفاتی خوای گەورە سبحانه وتعالى چۆن تەعامل و معاملەکردن لەگەڵی، لە بابەتە عەقیدەیەکان، لە ئەرکانی ئیمان، لە ئیسلام، لە بنەماکانی ئیسلام، لەو خاڵە گرنگانەی کە لە بابەتی عەقیدەیە دەبی زۆر بە وردی شارەزایی لە بابەتەکانی عەقیدە هەبیتن. ئەوە یەک. خاڵی دووەم ئەو کەسە دەبی زۆر ئاگاداری قورئان بیتن، یعنی دەبی قورئان لەو سەر بۆ ئەو سەری ئاگاداری هەموو ئاەتەکانی قورئان بی. خاڵی سێەم دەبی زۆر شارەزاییەکی وردی هەبی بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بزانی فەرمودەی پێغەمبەر صحیحی ضعیفی، ئاگادار بی لەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تایبەت کە تەفسیری قورئانی پێدەکرێتن، بەگشتی ئاگاداری هەبیتن. خاڵی سێم لە بۆ ئەو کەسێک کە تەفسیری قورئان دەکا علمی هەبی بەچی؟ بە علمی هەبیتن بە زمانەوانی. طبعا علم بە زمان واتە لە نەحو زۆر شارەزابی، و هەروەها لە علمی صرف داڕشتنی ئەو شەیەک و داتووە ئاگادار بی، و لە علمی بەلاغە بە هەر سێ معنایەکەی، علمی بەیان، علمی معان، علمی بەدیع، زۆر بە وردی شارەزای لە علمی بەلاغە هەبیتن. خاڵیشتر زۆر مهمە ئەو کەسە علمێکی تەواوی هەبی بە تاریخ و مێژوو، یعنی تاریخ و مێژوو ئەلەی ون نەبی ئاگادار بی ئەو تاریخ و مێژووی ئەو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە باس کرد لە سەر دەمەک بوونا، چۆن بوونا، ئەوە زۆر مهمە بەڕاستی. ئەو جارە علم و زانست هەبی بە جوغرافیا، یعنی علمی جوغرافیا زۆر مهمە ئەو کەسە بزانیتن کە خوای گەورە سبحانه وتعالى باسی شوێنێک دەکات، خوای گەورە باسی مثلا دۆ نمونە هەندێک بابەتی زەوی دەکاتن، دەوەکو زەوی ناسی ئەو کەسە دەبی علمی پێ هەبیتن، و هەروەها ئەو کەسە دەبی زۆر شارەزابی ئاگادار بی لە علمی بابەتی ژیاننامەی پێغەمبەران سەڵات و سەلامی خۆ، لە سیرەی پێغەمبەر، و هەروەها لە ژیاننامەی پێغەمبەران بەگشتی ئەو چەند خاڵی کە باسمان کرد خاڵی زۆر سەرەکی و گرنگە لە ئەو کەسێک کە تەفسیری قورئان دەکات، پاڵ پشت بەو علمانە بتانی تەفسیری قورئانی پیرۆز بکات.
بەڕێزان و خۆشەویستان تەفسیر بەگشتی جارێشتر تەقسیم دەبتەوە لە بۆ دوو جۆریکە تەفسیرێکمان هەیە پێی دەوترێت تەفسیری التفسير الموضوعي واتا تفسيري موضوعي لقد تفسيري تحليلي تفسيري تحليلي تيا واتا شي كردنوي بابتكان او كسي تفسيري قرآن دكا طبعا زور بي زوري او تفسيراني كهاي استا حموي تحليليا يعني سطا انواتو نو تفسير لزماني عربي لكردي لهر زمانك نسرابي تفسيري تحليليا معنيته تحليلي وكو قوتمان كابرا دي قرآنكي تفسير دكا آياتك يعني أو صورتك لبدستي كتفسيري دكا يكمين زار قرآن بكارديني لدعاء دا سنة بيغمبر صلى الله عليه وسلم إن زوكو قوتمان أقوالي أصحاب وتابعين لدعاء دا لجير روشناي أو علماني كباس ما كد كبيوستا وكو بناما لبوكسي مفسر هابيتن إن زدي آيات كان شي دكاتو دري أو آياتا لروي زمانواني دا لروي نحوي فاعلة مفعولة مبتدا صفية عطفة بابتكي شي دكاتوا لروي نحوي دارشني وشكا لروي صرفي أو بابتوايا لروي بلاغي وتسي زور زواني لي ورد دينتن عند لروي ميجو تاريخ تحليل دكا لتصدى مقبوا أو يان لروي عقيدة بابتك شي دكاتوا أو بي دوتري تفسيري تحليلي شي كدنوي آية كانوا تحليل كرديني ولي وردبونوا بوزور بوردي أدي تفسيري موضوعي كسكدي بابتك دياري دك وكو موضوع مثلا لون منا دركاك باسي بابتي روجو أو بابتي روجوا لقرآني بيروس لسنشوين هاتوا همو آيات كان زمع دكاتر لجر روشناي آيات كاني قرآن باسي أو بابت دكاتر لجر روشناي آيات كاني قرآن أو بابت اللي يقدداتوا مثلا بيناسي الرجوع سونا وهروها تنزور الرجوع هيا وباسي أوي دكاتن كوا روجي واجب سنة روجي استا لقى السردماني بيشي حمو بابت كان شي دكاتوا لجير توارتسيوي قرآني بيروس أو بيدو تفسير الموضوعي طبعا تفسيري تحليلي حل السردماني زو هبوا حتى لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم صحابة كان كاتك تفسيري آياتيان كديا شيان كدتوا ليوربونوا هستاينا علمي زماني عربيا بكارهنا لشعر كان زماني عربي حتى يقلوا باب تانج لبنا ما كان تفسير طبعا شعر زابونا لشعر بزانت كوا شعري سردمي عربي لو تبكاراتيا لو بشتي زول التفسير كان بال بش بشعر كان زماني عربي بتايبة شعري بيش هاتني إسلامتي تفسيري آيات كان دكان معناها كان معناها كان آيات كان رون دكان تفسيري موضوعي بريزان بابتك طبعا حتى سديت واردم أو جورة تفسير نبو لسديت واردم وات لسديت واردم هجري أو تفسير لنا مسلمان بيدابو أو تفسيرش براستي كابراي مفسر تفسير دكاتن زود زاري واها قوتمان لسبابتك دياري كراو ياخد موضوعك دياري دكاك موضوعك بقشتي مثلا لونمنا بابتي طلاق موضوعك زود قجيرة أو بابتي طلاقة مثلا طلاق دتل شويني قرآن خواي قرأ باسي كريا همو آيات كان كودكاتوا بحثك وردك لجيت سوارتسيوي تفسيري قرآن لجيت سوارتسيوي آيات كاني قرآن أو بابة الرون دكاتوا طلاق تونا تنزوري هيا وهروها طلاقي شرعي ونا شرعي وهروها جوركاني طلاق هم أو بابة زور بوردي لسوارتسيوي قرآني بيروس بابتك باز دكاتن ياخد هندك جاري واهية تفسيري موضوعي وايا كابرا دي يك آيات درديني لو آيتا مثلا لون منا والعصر يقو شيء يك آياتشا أو آيات ديني حرتي بيوندي بو بابتي هي لقرآن لدرباري وقت لدرباري كلمة وشي عصر وهروها أو بابتاري لخودة قريتن هموي كودة كاتوا تفسيرك وردك بابتيانا دكا لو بابتي يان هندك زاري واهيا كسي مفسر دي صورتك ديني لجيت سوارتسيوي أو صورتا موضوعك زور قلالة دكا لو نمونا صورتي إخلاص كدكا قل هو الله أحد بابتش عقيدي كامل لدرباري
ذاتی خوای گەورە سبحانه وتعالى لە دەربارەی ئەسما و صفاتی خوای گەورە لە دەربارەی جۆرەکانی صفاتی خوای گەورە هەر هەمووی زۆر بەوردی بەحثەکی دەکا هەموو ئاەتەکان کۆ دەکاتەوە کە پەیوەستە بەو بابەتە دێتن ڕۆنی دەکاتەوە لەژێر چوارچێوەی ئەو سوورەتە ئەوە تەفسیری مەوزوعیە بەو شێوەیە باز دەکاتن طبعا تەفسیری مەوزوعی چەند گرنگیەکیە یەک لەوانە خەڵک لە سەردەمی ئێستا پێویستی بە توێژینەوە و لێکۆڵینەوە و بابەتی نوێ دێتن لێ لەژێر چوارچێوەی قورئان ئەو زانایانە هاتینە زۆر بابەتی سەردەمیان باس کردیا زۆر بابەتی سەردەمیان باس کردیا ئەوەش وەکو بەڵگەیەکە کە قورئان ئیلمام و ئاماژەی بە هەموو بابەتەکی کردیا هیچ شتێک نییە لە قورئان باز دەکرابێتن خاڵی دووەم بەحث و لێکۆڵینەوە لە چوارچێوەی قورئان بەرەکەت و تام و چێژی خۆی هەیە بەڕاستی خاڵی سێیەم بە دەرخستنی زۆربەی لایەنەکانی ژیان لەژێر چوارچێوەی یان لەژێر ڕۆشنایی قورئانی پیرۆز طبعا تەفسیری مەوزوعی هەیتمان طبعا یەک لەو تەفسیرە ئەلێرە لە برین لەو مەکتەبەی خۆمان تەفسیرەکەیە مەوسوعەتی زۆر دوور و درێژە تقریبا نزیکەی چەندین مجەلەدی گەلک زۆرە کە لێژنەیەک لە زانایاندانا و چکە تەفسیری مەوزوعی ڕەنگە بە یەک کەس زۆر زەحمەتە ئیلا دەبی لێژنە چکە بابەتەکانی گەلک زۆرە زۆر بەربڵاوە بەڕاستی ماوەکی زۆری دەوێ لۆیە ئەو لێژنێ هەستاون لەژنەة من العولەما ئەوها نووسرایە کۆمەڵک لە زانان وەکو لێژنە پێکاتینە تەفسیری ئەو ئاەتانی قورئانیان کردیا و ئەگەر بین یعنی ئەمە تەمەشا بکەین جۆرەکانی تەفسیر بەڕێزان و خۆشەویستان ئەمە هەندێک جۆری تەفسیرمان هەیە هەندێک تەفسیر هەیە زیاتر تەرکیز لە بابەتی عەقیدە دەکاتن بەس تەرکیز لە بابەتی عەقیدە دەکا مەسەلەن لەوانە تەفسیری ئیبن القەییمی جەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتەی دەکاتن و هەروەها هەندێک تەفسیرمان هەیە تەفسیری فقهیە بابەتی مثلا شرعي أحكام شرعي دقرتوا وكو تفسير إمام قرطبي رحمتي خوای لەسەر بێ تفسير إمام رازي رحمتي خوای لەسەر بێتن وهروها هەموو ئەو برين تفسيرانەی کردتاین برین وەکو تفسير یاخود وەکو کتێب نووسرایە بە ناوی آيات الأحكام أو دا زۆر جارێ تفسير آيات الأحكام یان هەر آيات الأحكام أو هي هاتوا طبعا لآيات الأحكام لقديمة كان وشي قوتمان تفسير قرطبي وهروها إمام رازي أو إشارتي بهمو أو أحكامنا كردوا لآيتك كوا هل دلين زيرتن للتفسير سردم كان شيخ عثيمين رحمتي خوای لەسەر بێ دوسێ مجلدەی هەیە بە ناوی آيات الأحكام إمام الصابوني روائع البيان في تفسير آيات الأحكام هي لقرآن بيروس أو شيتي لاروها إمام السايس هي رحمتي خوای لەسەر بێ ئەویش تەفسیرەکی هەیە سەبارەت بە آيات الأحكام وهروها زانانێکی گەلک زۆر هەنا بەو شێوەیە تەفسیریان هەیە لآيات الأحكام هەندێک تەفسیری لغەویمان هەیە وەکو تەفسیری کەشاف وەکو تەفسیری بەحر المحيط وهەندێک تەفسیری کەمان هەیە تەفسیری فکری وەکو تەفسیری في ظلال سيد قطب رحمتي خوای لەسەر بێتن وهروها بەڕێزان و خۆشەویستان لە تەفسیرە کوردیەکان بەڕاستی وەکو تەفسیری فکری وەکو تەفسیرێکی بەڕاستی لە هەمەلایەن و کە زۆر بواری گرتەوە یەک لەوانە تەفسیری قورئانی پیرۆز ئەوی مامۆستە عوسمانی ڕەحمەتی خوای گەورە لێی قبول بکات و کە ئەوە تەفسیرە تقریبا نزیکەی 15 بەرگەکە یاخود کراوەتە 10 بەرگەک ئێستا هەیە تەفسیرێکی بەڕاستی ورد و پوخت و جوانە کە نووسرایە و هەروەها لەو تەفسیرانەی کەوا زۆر گرنگە تەفسیری ڕامان تەفسیرێکی تقریبا ئەسباب النزولی تێدا لێکدانەوەی زۆر جوان تێدا ئاماژەی بە فەرمودەی پێغەمبەر کردیا صلى الله عليه وسلم و هەروەها لەو تەفسیرە کوردیانەی کە ئیستیفادەی لێ بکرێ تەفسیری ئاسان تەفسیرێکی ئاسان و کورت و پوختە لۆ هەر کەسێک بیەوێتن بیخینتەوە زۆر تەفسیری ڕێبەر کە لەو ماوەی ئێستا دەرچووە ئەویش تەفسیرێکی زۆر نایاب تەفسیرێکی زۆر چاکە ئینسان دەتوانی ئیستیفادەی لێ بکە زۆر تەفسیری کە هەیە زۆر تەفسیری کە هەیە ئینسان دەتوانی ئیستیفادەی لێ بکە بەڕێزان هەدەف لە تەفسیر چییە کاتێک کەسێک تەفسیری دەخینتەوە یان دەیوێ لە معنەی ئاەتێک بگە تەنها مەبەستی هەرە گرنگ ئەوەیە تەدەبور بکە لۆیە بابەتی تەدەبور تەوان دوای کە باسی تەفسیرمان کرد یەکێک لەو دیاری و خاڵاتانی کە ئێستا من پێشکەشی ئێوەی بەڕێزی دەکەم ئەویش ئەوەیە بابەتی تەدەبورە واتە وردبوونەوە لە ئاەتەکانی قورئان کەلیمەی تەدەببەرە
واتە صرف النظر إلى عواقب الأمور أو تفسير بيناسكيتي واتە فكري خۆت مەشغول بکەی بەکاربینی لۆ داهاتوو واتە لە بۆ ئەوەی کە عاقبەت و دوا ڕۆژی یان داهاتووی ئەوەی کە کاتێک ئەگەرەتوو ئەو ئاەتە قورئانیەت تێیگەیشتی و عملت پێکرد نەتیجەی تو چییە؟ ورد لە دوا ڕۆژەکەی بکەوە بیر بکەوە لە عاقبەتەکەی لە داهاتوەکەی لە بەروبووم و ئیسیفادەکەی. بەڕێزان خوای گەورە سوبحانەه وتەعالا وەصفی قورئانمان لۆ دەکا بە 5 وصف یەک لەوان الروح طبعا وصفی قورئان گەلێک زۆرە بەڵام ئەو 5 تەرکیزی لەسەر دەکەین. خوای گەورە دەفەرمێ قورئان ڕوحە و هەروەها خوای گەورە دەفەرمێ قورئان هودا واتە هیدایەتی و ڕێنمونیە و هەروەها خوای گەورە دەفەرمێ شیفا چارەسەری دەردی لاشەیی و دەرونی و ڕوحیە و هەروەها قورئان فرقانە خوای گەورە وەصفی دەکا بە فرقان و هەروەها قورئان خوای گەورە دەفەرمێ بەصائر للناس ئەو 5 وەصفە تەمەشا بکە. خوای گەورە دەفەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا أي محمد المصطفى صلى الله عليه وسلم ئابە و شێوەی ئێمە ڕۆحەکمان دا بەبەرتوو داکرد یعنی لە پێشتر ئێوە مردوو بوون خەڵکێکی مردوو بوو ئەو ئومەتی عەرەبە ئەو خەڵکانە بەڵام ئێمە بە قورئان زیندوومان کردنەوە لۆی وەڵام دانەوەی قورئان و ژیان لەگەر قورئان یعنی ژیانی ڕاستەقینە وەکو خوای گەورە دەفەرموێ یا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئەی ئەو کەسانی بڕواتان هەیە وەڵامی خوا بدەنەوە فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن و فەرمانەکانی پێغەمبەر جێبەجێ بکەن و وەڵامی خوا و پێغەمبەر بدەنەوە کاتێ بانگتان دەکەن بۆچی لما يحييكم بۆ ئەو شتێکەوە زیندیتان دەکاتەوە کەواتە قورئان ڕوحە کاتێک کە ئینسان ڕوحی هەبێ ئەگەر ئینسان ژیانی هەبێ بەڵام بەرچاوی ڕوون نەبێ کەسێک بێتە ژیان هەردوو چاوی کۆرە بێ ژیانی چەند زەحمەتە چەند تەنگە لۆیە تەمەشا بکە خوای گەورە دوا بە دوای ئەوەی کە ڕوحمان پێدەبەخشی ئینجا خوای گەورە ڕێنمونیمان دەکات هەمان ئەو قورئانە خوای گەورە دەفەرمێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين قورئان هدايته ڕێنمونیە یعنی کاتێک ڕوحت هاتیە ژیان هاتیە سەرشانەوەی ئەو ژیانە ئینجا دوو چاویشت هەیە بەر پێی خۆت دەبینی ئەهلی قورئان بەرچاوڕوونن ئەهلی قورئان بەسیرەتیان هەیە ئەهلی قورئان ڕێیان تەختە هیچ ناخۆشی و دەرد و بەڵاو کێشەیەک نایەتە سەر ڕێگایان و هەروها دوای ئەوەی ئەو کەسەی ڕوحی هەیە و لە ژیاندایە و ئەو کەسەی بەرچاوی ڕوونە و ڕێگاکەی لە بەرچاوی ڕوون و ئاشکرایە هەر ئەو کەسە بەڕاستی کاتێک تووشی گرفت و کێشەک دەبیتن شیفایەکی هەیە واتە چارەسەری و سەیدەریەکی هەیە دەستی لە بوو بە چارەسەری دەربینی کە قورئانی پیرۆزە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا وەصفی قورئان دەکا و دەفەرموێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين بەڕاستی لەو ئاەتانی قورئان کە بۆمان دابەزاندون ما هو ئەوەی تێیدا هەیە چییە شفاء ورحمة للمؤمنين کەمای شیفا و چارەسەری دەرد و دەردەکانی ئێوەیە هەم دەردەکانی لاشە هەم دەردەکانی دڵ و دەروون و هەر ئەو قورئانە کاتێک کە ئینسان تەندروستی باش بوو کاتێک ئەو ئینسانە بەرچاوی خۆی بینی کاتێک ئەو ئینسانە بە ژیان وەکو ژیانێکی حەقیقی ژیە هەر ئەو ئینسانە ڕاست و چەپ بەرچاوی ڕوون دەبی لەوەی ڕاست و چەود لێک بکاتەوە لێ قورئان فرقانشە تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا إنجا أو قرآن بصائر وات بصيري لبو إنسان برتساوي إنسان رون دكاتوا كواتا خوشويستان وبريزان قورئان تێگەیشتن لە قورئان بۆی کە ئینسان تەدەبوری لێ بکات بەدوشتە یەکەمیشت ئینسان هەندێک کەسەیە لە ئاەتەکانی قورئان دەگا بەڵام چۆن تێیدەگا تەنها تێگەیشتنەکی شارەزابوونە دەزانی ئەو ئاەتە ئەو معنایەکەیتی بەڵام جۆری دووەم فەهمون قەلبی واتە لە دڕڕا لە ناخڕا لە ناو هەنا و دڵ و دەرونی ڕا لە ئیمانەکەی ڕا لە ئاەتەکان دەگاتن یعنی هەندێک کەسەیە کە لە قورئان تێدەگا تەنها تێگەیشتەکی ئاساییە بەڵام هەندێک کەس هەیە کاتێک لە قورئانی پیرۆز دەگاتن
واتێ دەکا کە ئەو قورئانە لە ڕوانگەی ئیمانەوە سەیری قورئان دەکا لە ناو دڵ و دەرونیەوە لە کانگەی دڵیەوە معنای ئاەتەکان لە لای ڕوون و ئاشکرا دەبیتن. بۆیە ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ العلم علمان، علم دوو زۆری هەیە، یعنی علم بە قورئان. یەکەم دەفەرمێ علم القلب، یەکەم علمەکە لە ناو دڵی ئینسانەوە هەڵدەقوڵێ، فذاك علم نافع، ئەوەش علمێکی بەسوودە قازانجە. وعلم في اللسان، هەندێک علم و زانست و زانیاری هەیە بەس سەرزارە چییە؟ بەجێ دەبیستی، بەزار دەبیستی، نەچوویتە ناو هەناو لەگەر ئیمان و دڵی تێکرد نەبووە. ئینجا دەفەرمێ فذلك حجة الله على خلقی. ئینجا بەڕێزان و خۆشەویستان، کاتێک کە ئینسان تەدەبور لە قورئانی پیرۆز چەند سوود و قازاندەچی هەیە. یەکێک لەو سوودانە کاتێک ئینسان ئاەتێکی قورئان دەخینتەوە لێی ورد دەبتەوە، لە دوای ئەوەی کەوا ئاەتەکەی قورئانی خین ئینجا لێی ورد بۆوە لە معنایەکەی گەیشت، ئەوجا عەمەلی پێ دەکا، کە عەمەلی پێ کرد بزانە تەمەشاکەی یەک لەو شتانە ئیمانی ئینسان زیاد دەکا. لێ خوای گەورە کە وەصفی ئەصحابی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم، دەفەرمێ وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. ئەو سەحابانە کاتێک ئاەتی قورئانیان لەسەر دەخوێندراوە زادتهم ئیمانە، ئیمانیان بەرز دەبووە، هەستیان بە ژیانێکی زۆر خۆش دەکرد. لێ خاڵی یەکەم بەڕاستی تەدەبور لە قورئان ئیمانی ئینسان بەرز دەکاتەوە، ئیمانێکی زیندوو لە ناو دڵی ئینسان دروست دەکات. خاڵی دووەم، ئینسان هان دەدا لۆی کاری چاکە بکە، چونکە لۆ هەر ئاەتێکی قورئانی خوێندەوە بیر دەکاتەوە کە تێی گەیشت چۆن تەطبیقی بکەم، لەکوێ تەطبیقی بکەم، بە چ شێوازێک هەوڵی بدەم ئەو ئاەتە لە بواری ژیانی خۆم جێبەجێ بکەم. زۆر مهمە. عملی صالحی وا دەکە کە ئینسان زەخیرەی پاداشتی ڕۆژی قیامەتی زۆر گران و باش بیتن. خاڵیشتر لە سوود و قازانجی وردبوونەوە لە ئاەتەکانی قورئان ئەوەیە ئینسان هەمیشە و بەردەم هاودەم و هاودیدەی قورئانی پیرۆز دەبیتن، بە بەردەوام لەگە قورئان دەژیتن، بە شەو و بە ڕۆژ ئاەتەکانی قورئان جێبەجێ دەکا. بزانە وەکو خوای گەورە کە وەصفی ئەو کەسانە دەکە کە زیکری خوا دەکەن، دەفەرموێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض. إنسان كان هم بأندامي لشيان قياما خوشني لكابر للريبتوا يان كابري فيتر تقتقو يان كابري نظار إيش بكن نعم كاتيق لنا وإيشكي خويتي بإخلاص وإجدك خواي لبيرا آتكاني قرآن لبتساويتي بەپاچی بە نەزیهی بە دەستپاچی ئیشەکەی خۆی بکە. ئەو مۆزەفەی کە لە ئیشەک لە داعیرەکەی ئیشە دەکات زۆر دڵسۆزانە ئیش دەکات. ئەوەیە یەذکوڕون الله قیاما وقعودا، کاتێک دانیشتێ لە مەجلیس غەیبەتی خەڵک ناکات، قسەی ناڕێک ناکاتن و قسەی بێ ئیستیفادە ناکات. وقعودا لەو کاتە دەنوی مردنی لەبیرە و بیر دەکاتەوە کەوا چۆن نووسنەی شەرعی و باش بکاتن. بەڕێزان چەند هۆکارێک هەیە، هۆکاری زۆر گرنگن کە ئینسان تەدەبوری قورئانی لێ دروست بیتن. یەک لەو خاڵانەی کە زۆر گرنگە تێگەیشتنی قورئان واتە تێگەیشتنێکی فەهمەشی تەواو لە تەفسیرەکانی قورئان وەکو باسمان کرد. خاڵی دووەم خوێندنەوەی قورئان، هەچەندی زیاد ئینسان قورئان بخینتەوە ئەوەندە تام و چێژ لە قورئان دەکاتن. دەجێڕنەوە دەڵێن کابرایەکی پیری بە ساڵات و زۆر بەتەمەن بوو، هەموو سبەینان کە نوێژەکەی خۆی دەکرد قورئانەکەی دەینان لێکی دەکرد و وردە قورئانی دەخین. نەوەیەکی هەبوو، ئەو نەوەی دەهات دێک و بابە تو چی ئیستیفادە لە قورئانە ئەتو لۆ یعنی کە هەز دەکەم قورئانی دەخینی زۆر کارت تێدەکا، بەڵام ئەو وەچی تو دێم قورئانەکەی دەکەمەوە دەخینم وەکو تو تەئسیر لە من ناکە. طبعا باپیرەکە ویستی دەستێکی عەمەلی بداتە ئەو نەوەی خۆی، گوتی ڕۆڵە گیان سڵتەکی دایێ، ئەو سڵە لە تەنەکەی دروست کرابوو، هەمووی ڕەشایی خۆڵەمێش و شتی پێوە بوو، سترەکەش کوم بوو. گوتی بڕۆ لە دەو ئەو زێ هەندێک ئاوم لۆ بینە، ئاوەکەی هینا سترەکە تەوانەتە گەیشتەوە تقریبن بەتاڵ بوو چکە کوم بوو. ئەو جارە گوتی بڕۆ ئەو جارەش بیدا، جاری دووەم، سێەم، چارەم، پێنجەم، هەتا چەندین جار ئاوی پێچێشا. کاتەوە گوتی کوڕم یەکەم جار کە سڵەکەت برد کوو بوو، گوتی وڵە بابە هەموویت بەتەنی بوو، ڕەش بوو. ئەدی ئێستا گوتی وڵە خاوین بووە، گوتی کوڕێکمەوە قورئانیش ئەو هایە، هەچەند جار ئەتو قورئانی دەخینی
مەسحەک لەسەر دڵت دەدرێت لە گوناه و تاوان پلەیەک بەرز دەبیەوە باشتر لە قورئان دەگەی بەردەوام بخینە دەگەی ئەو ئاستەیکەوە تەئسیرت لێ بکە قورئانی پیرۆز بزانە گرنگترین و کاریگەرترین شت لە بۆ تەدەبوڕ ئەوەیە ئینسان گوێ لە قورئان بگری خاڵێشتر بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوا لە عەبدوڵای کوڕی مەسعود دەکات دەفەرمێ يا ابن مسعود اقرأ علي أي عبد الله كوري مسعود هند قرآن ملو بخينا طبعا عبد الله كوري مسعود دنجي زوزر خوش بو وكو درين مزمارك لمزماري آل داودي بيبخ شرابو قال وقد أقرأ عليك وقد أنزل عليك أي بيغمبر أمن قرآن لستو بخين بكاتك لستو دابزيا بيغمبر فرموي أحب أن أسمعه من غيري بيم خوشة أو قرآن لغيري خوم ببيستم بزانا چەند تەئسیریەیە بە تایبەت ئێستا ئەو هەموو دەنگە خۆشانە هەیە بەڕاستی تەئسیری گەلک زۆری هەیە لە بۆ ئەوی کە ئینسان بەڕاستی قورئان تەئسیری لێ بکات ئاخر خاڵ کە باسی بکەم بەڕێزان چەند ئینسان دڵی پاک بی چەند بە دوور بی لە گوناه ئەوەندە قورئان تەئسیرت لێ دەکات ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ دەفەرمێ والله لو طهرت قلوبكم ما شبعت من كلام الله سوێن بە ذاتی خوا ئەگە دڵەکانتان پاک بی قەت تێر نابن لە کەلامی خوای گەورە سوبحانە وتەعالا هەمیشە و بەردەوام دەیخوێنن هەمیشە و بەردەوام جێبیستی دەبن هەمیشە و بەردەوام هەوڵ دەن تێی بگەن ئینجا عەمەلی پێ بکەن ئینجا لە ژیانی ڕۆژانی خۆتان قورئان ببێتە دەستوری ژیانتان خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە خوای گەورە ئەو قورئانمان لە بۆ بجێڕی بە بەهاری دڵمان بە نووری چاومان بە نووری دڵمان بە نووری قەبرمان بە نووری ڕۆژی قیامەت بە نورێک لەسەر پردی سیڕات یا ڕەبی خوایە بەو قورئانە بژین لەسەر ئەو قورئانە بژین ببێتە دەستور و یاسا یا ڕەبی خوایە حکمی ئەو قورئانە بجێڕۆنە هەموو وڵاتی مسلمانان لەسەر ڕووی زەوی ئاڵای لا إله إلا الله لەژێر حکمی قورئان شەکاوە بی یا إله العالمین یا ڕەبی خوایە لێت دەپارێنەوە بە ئیخلاص و ئەوەی وتمان و دەیلین و دەیکەین لێمان قبول بکە یا رب العالمین یا ربی خدایە هیدایەتی هەموو لایەکمان بدەی موفقمان بکەی بە تایبەت ئەو گەنجە بەڕێز و خۆشەویست و لە دڵا شیرینانە خوایە پایدار و سەرکەوتویان بکەی سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته